ئەم کاتتان باش. ئاماری توشبوانی تای خوێنبەربوون زیادی کردووە. بەرپرسانی تەندروستی هۆکارەکەی بۆ پابەند نەبوونی هاوڵاتی لە جەژنی قوربان دەگەڕێننەوە. ئەمڕۆ لە سنووری پارێزگای سلێمانی توشبوونی کەسێک بە نەخۆشیەکە ڕاگەیەنرا کە ئەمە یەکەم حاڵەتی نەخۆشیەکەی لەم سنوورەدا. هەرمڕۆ حاڵەتێکی دیکە لە کەرکووک تۆمار کرا. بەمەش تاوکو ئێستا 4 حاڵەتی توشبوون بە تای خوێنبەربوون لەو شارەدا تۆمار کراوە کە یەکێکیان بەهۆی نەخۆشیەکەوە گیانی لەدەستداوە. لە سنووری ئیداری سۆرانیش یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون تۆمار کرا. زۆربەی ئەو هاوڵاتیانەی تووشی نەخۆشیەکە دەبن قەسابن یاخود کاری ئاژەڵداری دەکەن. بەرپرسانی تەندروستی هۆشداری دەدەنە ئەو کەسانە و داوایان لێ دەکەن بە دەستکێشەوە مامەڵە لەگەڵ ئاژەڵدا بکەن و لە کاتی هەبوونی نیشانە سەرەتایەکانی وەکو تاو سەرئێشە و خوێنبەربوون سەردانی نەخۆشخانەکان بکەن. بەرپرسانی تەندروستی دەڵێن جگەلەوەی نەخۆشیەکە خۆی مەترسیدارە هاوکات چارەسەرەکانی ژۆک و پێویست نین و دەبێت هاوڵاتیان خۆیان بپارێزن. لەو بارەوە سەبا حەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەمڕۆ ڕایگەیاند ئەو چارەسەرەی بۆ تای خوێنبەربوون بەکاری دەهێنین چارەسەری بنبڕکەر نییە و مەرجیژ نییە نەخۆشەکە سوودی لێ ببینێت. ئەم نەخۆشیە یعنی با خەڵک بەرچاوی ڕوون بێ. ئەم نەخۆشیە ئەو چارەسەری کە ئێمە باسیەکەین چارەسەری بنبڕکەر نییە. ئەم چارەسەرە چارەسەرێکە بەکارهێنرێ بۆ ڤایرۆس شەد نییە بۆ ئەم ڤایرۆسە بەکاربێ مەرج نییە ینی ئەو نەخۆشەی کە ئەم چارەسەر وەرەگرە سوودی لێ ببینێ لەبەرەوە نەبێ بە بابەتێک مەسەلەن چەندی تێچێت چەندی پارە ئەوێ چەند ئینی ئەوێت ئەمە پێوترێت چارەسەری سەپۆرت ینی چارەسەرێکە شەد نییە بە تەواوەتی چارەسەریکە وە ئەکرێت ئەو چارەسەرە ژۆر نەگرێ نەخۆشەکە چاک بێتەوە و ئەو بابەتانەی ئێمە باسمان کردووە ینی مەجای هەڵەیتیان نییە لەبەرەوە تکایە بە ئەم بابەتەش نەبێتەوە بە بابەتی کۆڕۆنا و کۆمەڵی خەڵک مزایداتی پێ بکان نەخۆش نییە و نازانم چی ینی فەرمونێ ئێمە پێشتر وتمان ئەو کەسانە تووشە بن کە تعامل لەگەڵ ئاژەڵاکەن فەرمووە تا توش بووە وتمان لە جەژنی قوربانە حاڵەت زیاکا بەڵێ زیای کردەوە لەبەرەوە من ئەمەوێت سپاسیان بکەم و پارێزگای سلێمانی وەکو ناو پارێزگای سلێمانی و سنووری ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ڕێکاری زۆر باش گیراوەتە بەر وەکو باسمان کرد لەبەرەوە هیوادارم بەڕێوەبەرایەتیەکانی تر ئیدارەکانی تر ئەوانیش بە هەمان شێوازی پارێزگای سلێمانی ڕێکاری تند کە گرتووشیانەتە بەر بگرنە بەر بۆی بتوانن بە تەواوەتی کۆنتترۆلی بابەتەکە بکەن چکە بەڕاستی دوجار هەر ئەرکەکەی ماندووبوونەکەی بە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بەگوێری دوایین ئاماری وەزارەتی تەندروستی هەرێم کە 2 ڕۆژ پێش جەژنی قوربان وەزیری تەندروستی بڵاوی کردەوە 23 گومان لێکرا و 11 توشبوو بە نەخۆشیەکە هەبووە جگە لەماش 5 کەسیش بەهۆی نەخۆشیەکەەوە گیانیان لەدەستداوە. ئامارەکەی وەزارەتی تەندروستی ئەم دوو هاوڵاتیەی ئەمڕۆی تێدا نییە بەم پێبێت ئێستا 13 توشبوو بە نەخۆشیەکە لە هەرێمی کوردستان تۆمار کراوە هەروەها لە کەرکووکیش 4 حاڵەت هەیە. هەر شاد بن.